ئەمڕۆ یەکێک لە نیعمەتەکانی خوای گەورە بەسەر ئێمەوە مۆبایلە. ئەم مۆبایلە کە خوای گەورە وەکو نیعمەتێ بە ئێمەی داوە، بەڵام ئێمە زۆرێکمان وامان کردووە بۆتە غەزەبێک بۆ ئێمە. تەماشا دەکەی بەهۆی مۆبایلەوە، بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بوختیانەکانمان زۆر بووە. بوختان بۆ خەڵکی دەکەین، یاخود لایک و کۆمێت ئەنووسین بۆ ئەو کەسانی کە بوختان دەکەن. ئەگەر کەسێ بوختانێکی کرد، ئەو کەسێکە بوختانەکەی کردو ئەو کەسەشی دەستخۆشی لێەکە، هەمان تاوانیان هەیە. بۆی ئاگاداری خۆت بە. تەماشا دەکەی وێنەی کەسێ بڵاو دەکرێتەوە، دەڵێن ئەمە فەڵان کەسی کوشتووە، ئەو هەموو جوێنەی پێ ئەدرێ، ئەو هەموو سوکایەتی پێ ئەکرێ، دوای ڕۆژێ تەماشاکە کابرا تاوانی نێو داماوەیەکی تر قاتیلەکەی. هەمووشتان گوناحەکەتان بۆ نووسرا و بۆ قیامەتی شمایەوە بە ئەستەغفیرڵڵاش لە کۆڵت نابێتەوە. پەلە مەکەن، چونکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاستی تایە، بەڵام پڕە لە درۆژ. چەند جار قاتیلیان پێشاداندا، ئەمە قاتیل و پیاوکوشە دوای سێگەوش نەبوو. کابرایەکی بێتاوانی بێت داما و ئاگای لە هیچ نییە، بەڵام تۆ کۆمنتەکەت لە خوارەوە نووسی، بوختیانەکەت کرد و تەئیدی بوختیانچیەکانیشت کرد. بوختیانەکانمان زۆر بووە و بە حەج و بە عومرە و بە نوێژ و عیبادەت لە کۆڵمان نابێتەوە، چونکە ئەوە حەق الناسە. کەواتە بەبێ بەڵگە ئاگاداری خۆمان بین، خەڵکی تۆمەتبار نەکەین. فڵان کەس عاید بە ئیسرائیلە، فڵان کەس عاید بە سعودێ، فڵان کەس عاید بە فڵان حیزبە. ئەگەر بەڵگەت پێ نەبێ لە ڕۆژی قیامەتە، خوای گەورەدان چیت بەسەرادێنێ؟ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە پێت دەفەرمێ فڵان کەست تۆمەتبار کرد بە فڵان شت، بیسەلمێنە بە بەڵگە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە: ومن قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله ردغة الخبال حتى يخرج مما قال، لرؤيا فرمي وليس بخارج. هر کەسێک شتێک بداتە پاڵ مسلمانێک، بوختیانێکی بۆ بکات، فڵان کەس فڵان شتی وتووە و نەشی وتووە، فڵان شتی کردووە نەیکردووە، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە وەکو تۆڵەیەک، تەنها ئەگەر یەک بوختانت کردبێ، یەک بوختان لایکت کردبێ بۆ بوختانێک، دەستخۆشی لە بوختیان چییە کردبێ، لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مادەم ئەو بوختیانت کردووە، خوای گەورە لە ناو کێم و زوخا و جەراحەتی ئەهلی دۆزەخە حەبست دەکا و جێگیرت دەکا. یعنی پەنا بخوا کە ئینسان بسووتێ لاشەی دەتاوێتەوە. ئەو تاوانەوەی کە سوتاوە تاواوەتەوە کێم و جەراحەت و پیسیە، خوای گەورە لەو شوێنە سابت دەکا و جێگیر دەکا حتا بەڵگەیەک دەهێنی بۆ بوختیانەکەی خۆت. ێ بەڵگەت پێ نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ناتوانێت ڕزگار بێت، چونکە بەڵگەت پێ نییە، بوختیانت کردووە. کەواتە ئاگاداری خۆت بە ئەمە نەتکاتە ئەو کەسانی کە خۆراکی جەهەنەمیان کێم و زوخاوی خەڵکیە. بوختیان بە خەڵکی مەکە. خەڵکیش بوختیانی کرد، لایک سەچەنا کەسەی هەزارا کەسەی مردوو لایک و کۆمنتەکانی ماوە کە بوختیانی کردو. ئەزانن موجودە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، لاو قەبرەکە قوڕ کراوەتە سەریان. کەواتە ئاگاداری خۆتان بن، بوختیان کرا بۆ کەسێک پەلە مەکەن، حەقتان نەبێ بەسەریەوە. ئەو بۆ قەبری خۆی، تۆش بە قەبری خۆت. کەواتە ئاگادار بن، بوختان بۆ خەڵکی مەکەن. بوختانیش کرا ئێوە تەئیدیان مەکەن، چونکە سوێن بەخوا وەکو تاوانباری تۆش. بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و مۆبایلەوە بەداخەوە چی زۆر بۆ فەزەحکردنی خەڵک، حەیابردنی خەڵک، ناشرینکردنی خەڵک. بەڵام ئەوەی کە سەترکردنە، داپۆشینی عیب و عاری خەڵکە کەم بۆتەوە. پێمان خۆشە عیب و عارەکانمان بشارێتەوە، بەڵام هی خەڵک ناشارینەوە. پێمان خۆشە فەزەح نەکرێن، حەیا نەبرێن، ئابڕوو نەبرێن، بەڵام خۆمان ئابڕووی خەڵکە بین، یاخود تەئیدی ئەو کەسەکەین ئابڕووی فڵان کەسی برد. ئەلحەمدوللا فڵان کەس حەیەی چوو، دڵنیا بە ڕۆژێکیش دێ خەڵک ئاوە بۆ تۆ کاڵێ ئەلحەمدوللا. بەسەرێ دڵخۆش مەبە بۆی کە فڵان کەس حەیەی چوو، فڵان کەس شەخسێتی ڕووشا،
فڵان کەس ئابڕووی چوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دڵخۆش مەبە چونکە خۆت ئەو موقیفەت پێخۆش نییە وایە دە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە هەتا ئەوەی بۆ خۆی پێخۆش بۆ براکەشی پێخۆش نەبێ بۆ خوشکەکەشی پێخۆش نەبێ پێت خۆشە حەیات بەرن نەبەخوا دە حەیە خەڵکی مەبە ئەو کەسەشی حەیابەرە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆ تەئیدی مەکە ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێ ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة رواه مسلم هر کەسێک عیب و عاری مسلمانێک ستر کە و بیشارێتەوە خوا لە دنیا و قیامەت عیب و عار و کەم و کوڕەکانی دەشارێتەوە ستری ئەکا پێت خۆشە خوا سترت کە بەڵێ دە حەیەی خەڵکی مەبە ئەوەشی حەیەی خەڵکی برد لایکی بۆ مەکە و دەستخۆشی لێمەکە دەستت خۆش بێ فڵان کەست ڕسوا کرد پەنا بەخوای گەورە دەستخۆشی لە چیەکەی دەدڵنیا بەخوا ستری عیب و عارەکانی تۆش ناکات با لە خوا بترسین خەڵکی فەزح کرا پێمان خۆش نەبێت چونکە با ڕقیشمان لێ بێت چونکە کابرا فەزح کرا با دڵمان خۆش نەبێت چونکە بەخوا ئەویش حەزەکە شعوری هەیە بێتاقەتە بێ خەمبارە بێ با پێمان خۆش بێ خەڵکی ستر بکە ئیسلام فێرمانی کرۆ ستری عیب و عارەکان بکەین نەک حەیەی خەڵکی بەرین بەڵام بەهۆی ئەمەوە قیامەتی خۆمان ڕەش کردووە چۆن مۆبایلەکەش ڕەشە خۆمان ئاوا قیامەتی خۆشمان ڕەش کردووە تەماشا دەکەی بەهۆی ئەوەی کە ئەو مۆبایلەکە نیعمەتێکە بە خراپ بەکاری دەهێنین وامە لێ هاتووە زۆر چی دەکەین تانەوتە شەر تەعن لە شەرەف و ناموسی خەڵکی دەدەین ئیتر خۆمان یا ئەو کەسانی کە شەرەف و ناموسی خەڵکی لەکەدارەکەن ئێمە تەئید دەکەین بە نامە بە کۆمێنت بە دەستخۆشی بە لایک بەشدار دەبین تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ ئەربە الربا شتم الأعراض گەورەترین بەشی ڕیبا ئەو ڕیبایی کە من و تۆ خۆمانی لێ دەپارێزین کە نای خۆین دەڵێن ئەم پارێ ڕیبا ئەچێتە سەری خۆمانی لێ دەپارێزین لەوەش گەورەتر لەو ڕیبای کە لە بانقەکان لە شوێنێک ڕای ئەکێشی لەوە گەورەتر ئەزانی چییە شتم الأعراض ئەربە الربا واتە ئەکبەر الربا گەورەترین ڕیبا ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم شەرەف و ناموسی خەڵکی لەکەدار بکەی جۆن بە شەرەفی خەڵکەدا بە دایکی خەڵک بە خوشکی خەڵک بە خێزانی خەڵک بە خوشکی خەڵک بە کچی خەڵک ئەمە بە گەورەترین بەشی ڕیبایە کەواتە تۆ لە قیامەتە ڕیبا خۆر حسابت بۆ کرێ گەورەترین بەشی ڕیبات ئەنجام داوە ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ بچووکترین بەشی ڕیبا هەفتا و ئەوەندە بەشە جوان گوێ بگرن هەفتا و ئەوەندە بەشە بچووکترین بەشی ڕیبا تاوانەکەی وەکو تاوانی ئەوە وای دایکت مارەکەی و لەگەڵ جوتبی دایکی خۆت چەند قێزەونە ئینسانێک دایکی خۆی مارەکە پەنا بەخوای گەورە بچێتە لای دایکی خۆی ئەمە بچووکترین بەشی ڕیبایە بەڵام گەورەترین بەشی ڕیبا ئەوەیە کە ئینسان گوێن بە شەرەف و ناموسی خەڵکی بدا و لەکەداری بکات کەواتە ئەو گوێنەی کە بە شەرەف و ناموسی دایک و خوشک و ژن و کچی خەڵکی ئەدەیت سوێن بەخوا تاوانەکەی لەوە گەورەتر دایکت مارە بکەیت چی ئامادەی دایکی مارەکە پەنا بەخوای گەورە کەواتە قڕمان کردەوە سەر خۆمانە ڕۆژانە ڕیبا ئەنجام بدەین کەسێک دوو لە ڕێبەرەسان ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی تیان نییە جۆن بە شەرەف و ناموسی خەڵکەدا ئێمەش لایکی بۆ کرد دەست خۆش تۆ حەقی لە حەقەکەی لە چیایە کامە حەقەکەیەتی ئەو ڕیبا دەکا تۆش بەشداری ئەو ڕیبایە دەکەی کەواتە لە خوا بترسن با بەهۆی ئەمەوە بەهۆی ئەو کۆمنتانە کە دەیکەی ئەو لایکانە کە دەیکەی قیامەتی خۆ تاریک مەکە چونکە وەڵڵاهی گوێندان بە شەرەف و ناموسی خەڵک طعندان لە شەرەف و ناموسی خەڵک ژنی فڵان کەس ئاوایە کچەکەی ئاوایە شەرەف و ناموسی لەکەدار ئەکەی سوکایەتی پێکەی بوختیانی بۆ ئەکەی گەورەترین بەشی ڕیبات ئەنجام داوە قیامەتێکی سەخت لە پێشت وەخوای گەورەش دەفەرمێ ئەو کەسانی واز لە ڕیبا نەهێنن با لەگەڵ خوادا ئیعلانی شەڕ و جەنگ بکەن تۆ گەورەترین بەشی ڕیبات ئەنجام داوە باسی شەرەف و ناموسی خەڵک مەکە چونکە سەرەی تۆش دێت بەداخەوە بەهۆی مۆبایلەوە گوێندانمان زۆر بۆ گوێندان بڕۆسی کۆمنتەکان بکە بەداخەوە کەسانی وا دەبینی گوێن ئەدەن و قسەی ناشری نەکەن یعنی بەڕاستی شەرمەکەی ئەبایە سڵحی بکدایە نەک گوێنی بدایە گوێندان سیفەتی ئینسانی بێدەسەڵاتە سیفەتی ئینسانی
حاشا ذي النفس نزمة صفتي إنساني بيد صلاة وبيتوانا وجاهل ونفام ونزانة إنساني بالشخصية جوين نادات كابرا حتى أن الشخصية لا يتوى بك تخوى جويني قدا الشخصية لا يتوى مني الله مزرعه جوين دا أفرته بو جوين دا سيكي سبحان الله الشخصية لا يتوى دي تخواره تضمنيا بالشخصية توج دي تخواره وهارعك كاتك جوين بخلقي أدي يا كسانك جوين أدن لتوركم الله يتكان توج بجداري دكي تسخوشي ليكي پیغمبر خدا فرمیه صلی الله علیه و سلم لحدیثی که صحیح جامع صغیر هذا فرمیه ساب المؤمن كالمشرف على الهلكة او کسی که جوین به ایماندار ده طبعا جویندان به کافری شرعی نیه نڵێ من ملحیدە جوێنی بێدەم شرعی نییە دروست نییە جوێندان ڕێگری لێکراوە بە شەیطان بە ئیبلیس ئیتر کەواتە مەڵێ فڵان کەس کافرە بێدینە نوێژنەکەرە بۆ یە قسەی پێکەم نایخوات بێدینە بەدڕەوشتە لەشفڕۆشە هەر شتێکە نابێت جوێنی پێ بدەیت جوێندان شەرعی نییە بە هیچ کەسێک ئاگاداری خۆتان بن ئەو ئافرەت ئەخلاقی نێ وەڵام من جوێنی پێدەم وەڵڵا گونەحباری تاوانباری قەرزایی بووی بۆ قیامەت جوێنی پێ مەدە دوعای خێری بۆ بکە یا هەر بێدەنگە دەبی خۆت بکرە خۆشەویستان ئەبێ ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی جوێن بە خەڵکی ئەدات وەکو کەسێک وایە لە لێواری هیلاکە تابێت یعنی بچۆ لێواری شاخێکی بەرز لە نوکەکەی ئابان خەریکەکەویتە خوارەوە چۆنە ئەو ئینسانیشی کە جوێن بە خەڵکی ئەدا وەکو ئەوە لە لێواری شاخێکی بەرزا بێ و لە کەوتنە خوارەوەدا بێت یعنی کەواتە تۆ لە کەوتنای بۆ جەهەنم سباب المسلم فسوق خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم جوێندان بە مسلمان فاسقیە کەواتە ئەو کەسەی جوێنەدا فاسقە جوێن بە هەر کەسێک بێ کافر مسلمان بێدین دیندار بە ڕەوشت پەنا بەخوا لەش فڕۆش هەر شتێکە شەرعی نیە ئاگاداری خۆتان بە قیامەتی خۆتان تاریک مەکەن وەکو ئەم ڕەشە مۆبایلە قیامەتی خۆتان تاریک مەکەن خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم حدیث صحیحی بخاری مسلمدا ئەفەرمێ وەلەعن المؤمن كقتله ئەو کەسەی بە کەسێک بڵێ بە لەعنەت بی وەکو وایە بیکوژێت فیشەکی بێ و نەبیکوژێت بۆیە ئاگادار بن هەنێک کەس بەداخەوە لەعنەتی خوا لە فڵان کەس بێ لەعنەتی خوا لە فڵان کەس بێ وریا بن ئەمە صیفەتی ئینسانی ئیماندار نییە لعنەتکردن لە کەسێک ئەگەر بە کەسێکت وت بەر لعنەتی خواکەوی نەفرەتی خوات لێبی وەکو وای بیکوژی بەتایبەتی بە تەمەنەکان پێیان دەڵێم جوێن بە خێزانەکانتان مەدەن چونکە زۆر جار گوێمان لە بە تەمەنەکان بووە بە ژنەکەی خۆت بەر لعنەتی خواکەوی لعنەتی خوات لێبێ دڵنیا بە وەکو وای بیکوژی فیشەکێ بنێ بەسەریەوە قەتڵ ئەو حساب قەتڵی بۆ کرێ کە قەتلیه واتە تاوانەکەی تاوانی قەتڵە کاتێکە بە خەڵکی بڵێ نەفرەتی خوات لێبێت بەتایبەت ناوی بهێنی فڵان کەس کەواتە ئاگاداری خۆتان بین زۆر زۆر ئاگاداری خۆتان بن ئەم مۆبایلە قیامەتتان تاریک نەکات یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک مردەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پنا بخوای گەورە بەهۆی ئەم مۆبایلەوە جاسوسی کردنمان زۆر بۆ جاسوسی ئێمە جاسوسی بە شتێک تێگەیشتوونە بەڵام لە شەرع شتێکی تر جاسوسی واتە قسەهێنان و قسە بردن بەڵام ئەوە جاسوسی نییە ئەوە نەمیمە و دووزمانی پێڵێن جاسوسی خوای گەورە فەرمێ وەلا تەجەسەسوا جاسوسی مەکەن جاسوسی ئەوەیە کە بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕێی فڵان کەس عەیبی بڵاوی کەرەوە حەیە فڵان کەس بەرە گەڕان بە دوای عەیب و عاری خەڵکا و بزانم فڵان ژن خەریکی چییە فڵان پیا و خەریکی چییە بزانم فڵان ژن و پیا و کێشەیان چییە بە خەریکی چی نەها بە دوای عەیب و عارەکان ئاگەڕێ پیاوێک بە دوای عەیب و عاری ژنەکەی ئاگەڕێ ژنێک بە دوای عەیب و عاری پیاوەکەی ئاگەڕێ کەسێک بە دوای عەیب و عاری و خزم و کەسوکارەکەی ئاگەڕێ ئەمە جاسوسی پێڵێن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا هەر کەسێک شوێنی عەیب و عاری خەڵکی بکەوێ و جاسوسیان بەسەرەوە بکە خوای گەورە شوێنی عەیب و عارەکانی دەکەوێت کەواتە دڵخۆش مەبە کاتێککە بە دوای موسڵمانێکەوەی عەیب و عارەکانی بدۆزیتەوە خوای گەورەیش بە دوای عەیبەکانی تۆ ئاگەڕێ کێ ئەڵڵا و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێکیش خوای گەورە بە دوای عەیب و عارەکانیان بگەڕێ یەفضحه ولو فی جەوفی بەیته خوا لە ماڵەکەی خۆشیا بێ فەزحی دەکات مادەمە دوای عەیب و عاری خەڵک ئاگەڕێ ئەمڕۆ پرسیارە دروستە بێ
بۆچی لە ماڵەکانە لە زۆربەی ماڵەکانە ڕێز و حورمەت نەماوە ژن جوابی پیاوەداتەوە پیاوە جوابی ژنەداتەوە مناڵ حساب بۆ دایک و باوک ناکە هۆکارەکە یەکێک لە هۆکارەکانی ئەم بێڕێزەی کە لە ماڵەکانە ئەنجام ئەدرێ عائیلەکان ڕێز و حرمەت بۆ یەکدانانێن ژنێک قسەی بکە پیاوەکەی جوابێتەوە پیاوە قسەی بکە ژنەکە جوابی ئەداتەوە بە شێوەی خراپتر یەکێک لە هۆکارەکانی ئەوەی بەدوای عەیبی خەڵک ئاگەڕێن چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئەگە بەدوای عەیبی خەڵکا بگەڕی خوا بەدوای عەیبەکان تا ئەگەڕێ و حەیایشت ئەبات ئەگەر لە ماڵەکەی خۆش تا بێت کەواتە ئاگاداری خۆت ئەمە جاسووسیە کە بەدوای عەیب و عاری خەڵکا بگەڕی چەندێکمان بەدوای عەیب و عاری خەڵکا گەڕین یا عەیب و عاری خەڵک بڵاوە کرێتەوە لە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمەش دەڵێن دەست خۆش لایک بکە و قڕ بکە سەر خۆتە بۆ قەبر و قیامەتی خۆت لایک بکە و کۆمنت بنووسە و خۆش بەدوای عەیبەکان تاگەڕێ سوێن بەخوا ئەوەی بڵاوی ئەکاتەوە ئیشی تەئیدی ئەکا و دەستخۆشی لێکە هەمان تاوانیانەیە بە پێی قورئان و حەدیث چونکە تۆش یارمەتی ئەم بوختیان چێتدا یارمەتی ئەم حەیابەرەتدا کە حەیای خەڵکی بەرێت کە بەدوای عەیب و عاری خەڵکا بگەڕێ کەواتە ئاگاداری خۆمان بین با قیامەتی خۆمان تاریک نەکەین بەهۆی ئەم مۆبایلەوە کە بەڕاستی قیامەتمانی تاریک کردووە چونکە خۆمان خراپین بە خراپی بەکاری دەهێنین کەسێک بەدوای عەیب و عاری خەڵکا بگەڕێ خوای گەورە حەیای دەبێت خوا فەزحی دەکات فەزحی خەڵکی بکە خۆش فەزح دەکات ئەوە حەدیثە قسەی خۆم نییە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەداخەوە بەهۆی ئەم مۆبایلەوە ڕەد و ڕودود زۆر بووە فڵان ڕەدی فڵانە داتەوە فڵان ڕەدی فڵانە داتەوە من داوا دەکەم لە مامۆستا بەڕێزەکان مامۆستا ئاینیەکان بانگخوازەکان ئەم مەسەلانە بوەستێنن شتڕوونەکەن و ڕوونیکەنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە نەسیحەتی کەسێکی دەکرد نەیدەفەرموو فڵان کەس بۆ وا ناکەی بۆ وا دەکەی ئەی فەرموو هەر قەومێک هەر کەسێک وا بکە خوا ئاوای بەسەرا دێنێ ناوی کابرای نەبرد کابرایشی نەدەشکانەوە دین ئاوایە نەسیحەتی عام بکە بە عام ئامۆژگاری خەڵکی بکە و تاوانەکان بەهەسکە کاتێک کە کەسێک زینایەک دەکات خۆ یەک نەفەر زینا ناکە خۆ یەک نەفەر خەڵک ناکوژێ بۆ تایبەتێکی بە فڵان کەسەوە عام باسیکە کەسێک قورئان دەسووتێنێ خۆ نەفەرێک نییە دوان نییە بۆ تەنیا کەسێک نێت دژایەتیم دینە بکە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئامۆژگاری خەڵکی دەکرد عام قسەی دەکرد بۆیە داوا دەکەم لەو مامۆستا بەڕێزانش دین لە بەرچاوی خەڵکی جوانکن واز لە ڕەد و ڕودود بێنن چونکە کۆتایی پێ نایە هەندێک کەسەی دوو لە ڕێبەرێزان ئەوە نەدەمەوەرە هەر چەندێک قسەی لەگەڵا بکە هەر خەریک ڕەد و ڕودە هیوایەتی ئەوەیە ئەزانی بۆچی وازی لێبێنن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داوودە أفرمي أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك المراء وإن كان محقا من زماني قصرك وكوشك وتلاريك دكم لبهشتا خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم بوكيت بەڵام لەکوێی بەهشتا تەشبیهانە لە لێواری بەهشت واتە شوێنە دەرەوەی بەهشت واتە لێوارەکانی شوێنە خۆشەکانی لێواری بەهشت هەمان خانوو لە دەرەوەی شار بێ لە لێوار بێ خۆشترە پێشتە چۆڵە من کەفیری قەسر و کۆشک و تەلارێک دەکەم بۆ ئەو کەسەی واز لە مناقەشە بێنێ واز لە ڕەد و ڕودود بێنێ ئەگەر لەسەر حەقیش بێ ئەگەر حەقیشی مناقەشە مەکە زمانی کۆشک و تەلارێکە لە بەهشتا بۆ کراوە کەواتە بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ڕەد و ڕودودێ دەستی ماوەسا فڵان کەس خۆش بێ فڵان کەسی حەیا بێ دەستخۆشی مەکە برای بەڕێز ئەوە کارێکی خراپە ئەم ڕەد و ڕودودە کە ئەمڕۆ پەیا بۆ دین زەعیف دەکا دین ناشرین دەکا یعنی هەندێک جار شەرمەکەم هەندێک شتە بینم کە بەخۆم بڵێ مامۆستای ئاینی بۆ وا دەکەین ئێمە با بە خۆمان دابچینەوە با دینە بەچاوی خەڵکی جوانکەین ئیشی ئێمەوە نییە گەرتنی فڵان کەس ئازانە بێت فڵان کەس ئاوای گرێ قبوڵ ناکەن نە لێبوردە بە شتێکیش لە دڵتای پێویست ناکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی بکەیتەوە کەسێکیش ڕەدی دایتەوە هەواڵەی خوای کە جوابی مەدەرەوە چەند ئاجار بەخوا خەڵ بوختیانی بۆم کردووە بەخوا هەڵم گرتەوە بە قیامەت بیشێ بۆلام گردنی ئازاکە ناچم ڕەدی بدەمەوە ئەتوانم زمانەوەیە وەکو ئەو بەڵام منیش خۆم ناخەمە ئاستی ئەوە تۆش بە هەمان شێوە بێ وا بکەی هەر کەسێک قسێک ڕەدی دەیتێ ناکرێ هەندێک جار پێویستە بەڵام هەموو کاتێک نا ئەم ڕەد و ڕودودە بەڕاستی شتێکی خراپە ئاخر خاڵکە دەمەی باسی کەم وای لێ هاتووە ئەمڕۆ بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایلەوە
تۆمەت و ئەو شتانە زۆر ئەدرێ بە پاڵ خەڵکی. خەڵکی تۆمەتبارەکرێ، خەڵکی ناشرین دەکرێ. هەندێک کەس ئیش و کاریان بۆتە ئەوەی خەڵکی ناشرین کرد. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە ئیش و کاریان بۆتە ناشرینکردنی خەڵک. فلان غەڵەتی کرد، حەیای بەرە، سوکایەتی پێ بکە. ناشرینی کە با شەخسێتی نەمێنێ. شەخسێتی فلان کەس بەدەستی خوایە، بەدەستی تۆ نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوڵیاندا ناشرینی کرد، بەڵام کێ ناشرین بوو؟ خۆیان ناشرین بوون. ئیمامی بوخاری کە چەند کەسانێکی حەسوود هەوڵیاندا ناشرینی کەن، شەخسێتی بشکێنن، بەڵام ناوی ئەوان کۆتایی پێهات. ئیمام بوخاری بەرز بووە، بۆیە خوای گەورە معیز و مذلە، رافع و خافضە، خەڵکی بەعیزەت دەکات، خەڵکی زەلیل دەکات، خەڵکی بەرز دەکاتەوە، خەڵکی نزم دەکاتەوە. ئەوە خوایە، ئەڵڵایە، نەک تۆ. ئاگاداری ئەو خاڵە بە دڵخۆش مەبە. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم: ومن رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال. زۆر ترسناک. هەر کەسێک شتێک بداتە پاڵ مسلمانێک، عیبێک، عارێک، تاوانێک، شتێک بداتە پاڵی مسلمانێک بۆ ئەوەی ناشرینی بکات، عیبداری کات، مەبەستەکەی ئەوەیە فڵان کەس با ئەم شتەی بڵاوکەم و حەیە بچی. ئەمە کێشەی ئەخلاقی هەیە، ئەمان کێشەی دزی هەیە، ئەمان کێشەی گوێندانی هەیە، ئەمان کێشەی پارە خواردنی هەیە، ئەمە کێشەی زوڵمی هەیە، بڵاویەکەمەوە بۆی حەیە بچێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم: هەر کەسێک شتێک بڵاو کاتۆ دەربارەی مسلمانێک بۆی ناشرینی کە، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات حەبسێکە، حتا بەڵگە دەهێنێ. بەڵگەت پێ نییە، بەڵگەی چی پێ؟ تۆ حەیات بردووە. چێ پێی خۆشە لەسەر پردی سیرات حەبس و سجن بکرێ و کۆت و زنجیر بکرێ. والله عیب کەسێ مسلمانی عیبدار بکەی، ناشرینی بکەی، تۆمەتی بدەیتە پاڵی، لە کاتێکا کردوژێتی بەس تۆ بتەوێ ناشرینی کە عیبداری کەی، خوا لە قیامەتە لەسەر پردی سیرات حەبس دەکات. کەواتە ئێستا بۆمان دەرکەوت ئەمە چی بەسەر ئێمەدا هێناوە، بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەو کۆمیتانی کە نووسیتانە تاوانەکان تازە ڕۆی لە ئەمەوە بە خۆتان بچنەوە. بختیانێ بۆ کەسێک کردووە، کەسێک ناشرین کردووە، چاوەڕێی سزای خوا بکە. والله خوا لێت خۆش نابێ هەزار حەج و عومرە بکەیت، چونکە عیبداری مسلمانت ئاوا عیبەکانی مسلمان نەشاردوێتەوە. کەواتە با بە خۆماندا بچینەوە، ئاگامان لە خۆمان بێ، کۆمنت نەنووسین. بەخوا من هەزاراش دەبینم دوو کۆمنت ناینووسم، ئەترسم شتەکە وا نەبێ، دوای قوڕەکرێ بەسەرمە. پەلە مەکەن، فڵان کەس قاتیلە، پەلە مەکەن، چەند وێنە بڵاو بێتە باسیشم کرد، فڵان کەس خەڵکی گوێنی پێدا لە خوار بیکوژن، ئیعدامی کرد، کابرا داماوە تاوانیشی نییە. ئیعدامی چی بکەن؟ بۆ خاتی خۆی هیچی نەکرد. ئیعدامی چی؟ ڕەسمێکە بڵاو کراوەوە بۆ لایک. شتی واتان نەبینی؟ زۆرتان بینی، زۆر فتوای غەڵەتتان دا، بیکوژن، ئیعدامی کەن، مەدی پەڕێن، داماوە مێرولەیەکیشی نەکوشتووە، تاوانبارێکێترە. کەواتە ئاگاداری خۆتان بین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء من والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتعيبتي أواني داوي دعاء خيريان كده خواه جان أواني نخوش شفاء بدي. يا ربي خواه ئەوانەی کە لە غەزە و لە هەر شوێنێکی تر مسلمانان و مناڵ و ژنی بێتاوان دەکوژن، یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت ڕسوایان بکە، زەلیلی دنیا و قیامەتیان بکە. یا ڕەبی خوایە تۆڵەی ئەو ژن و مناڵانە لێ بکڕ یا رب العالمین، قووەتیان هێزیان بشکێنە یا رب العالمین. خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی، خوایان لە تاوان بە دوورمان کەی، وڵاتمان لە شەڕ و ئاژاوە بە دوور کەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.